بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على إمام الأنبياء والمرسلين، حبيبنا ونبينا وقائدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه بإحسان ويقين إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا، واستعملنا في الخير ولا تستبدلنا، واغفر لنا وارحمنا وأنت خير الراحمين. اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا، اللهم آمين. بوني پیغمبری خو علیه الصلاة والسلام لناو أصحابه نعمتشي گەورە بووە. الله سبحانه وتعالى فرميت: واعلموا أن فيكم رسول الله لو يطيعكم في آخر آياتك سورة الحجرات. يعني ببيليان هنا والله پیغمبرتان لناوه چه نعمتشي گەورەیە کە پیغمبر لناوتان صلاة والسلام الله لسر بێت. عرضم کردن وتم کە پیغمبری خوا وفاتی کرد، أم أيمن كأجرياء كأبو بكر وعمر للايبون رضي الله عنهم ليبي الهميان يفرمون مردن حقا وأرش مزاني خدران دام نابو بيغمبري خواه روجي وفاتك بو ناقريم بس بو أقريم خبري آسمان ليمان قطع بو أو بايو سندو باو بشتا كلنا يانداها بوا إسانا ما بيشتر شتيق أبو راينك بسيالي اللي يكرد أتشونا مالوا لماڵی خوا شتێکیان بکردا چاوەڕیانە کرد ئاەتێک دابەزێ ئاراستیانە چاکات نەما لەو لەحزەیەدا. هەر بۆیە خۆی ئەفەرمێت کە باسی پێغەمبەری خوا سەڵەم فەرمێت: النجوم ئەمانەت السەما، ئەستێرەکان پارێسەر و زامنی مانەوەی ئاسمانن. ئەگەر ئاسمان ئەستێرەکانی تیانەما ئەسمە کاو لەبێت. منیش ئەمە نەم بۆ سەحابەکان بۆ هاوڵەکان واتە زامنی پارێزنیانە کە نەمام بە تەکید دوای ئەوە ئەسحاب و هاوڵان ئەوەی کە لە فیتەنە چاوەڕێنەکە تووشیانە بێت. هاوڵانیش ئەمانەت و زامن و پارێزەرن بۆ ئوممەت. ئەگەر ئەوان نەمان ئوممەت وردەوردە ناڕەحەتیەکانی بەسەرا دێت. ئێمە وەکو ئەمنەکان هەردووشیمان وەکو خودی خۆی بە شەخسی و بەذاتی لەدەست چووە وەنیە لە عەسرێکای نا پیغمبر وجودی علیه الصلاة والسلام وكو شخصي وكو شخص وكو ذات نها والله وكو بون وكو شخص وجوديان هي بلان قمانش مال لونية آثار رسول الله صلى الله عليه وسلم شوێنەواری هاوڵانی پێغەمبەری خوا بە زیندویی و بە پاشی و بەتەڕ و بڕی لەبەر دەستمانایە چونکە جوزئێک لە ئیقامەی حوجە بەسەرمانەوە کە ئێمە هیچ حوجەیەکیشمان نییە، زیادەی حوجەی الله بەسەرمانەوە کە الله سبحانه وتعالى لە هەموو حاڵاتێکا حوجەی بالیغەی هەیە ئەگەر تەنانەت پێغەمبەریش نەنێرێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە زیادە حوجەوە ئەوەیە کە هەرچیەک سەلامەتی و پارێزراوی و دین و دنیامانی تێدا بێت لێ پێمان گەیشتە بێت، چ لە قورئان چ لە سونەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەش الله سبحانه وتعالى تەکەفولی کردووە پاراستنی کتابەکەی و هەروەها ئوممەتیش هەستاون بە حیفظکردن و پاراستنی ئاثاری پێغەمبەری خوا، شوێنەواری پێغەمبەری خوا وەکو چۆن قورئانیان پاراستووە. خۆ پاراستنی قورئان لەلایەن ئەڵڵاوە بۆ ئوممەت لە ڕێی جوبرائیلەوە نییە سەلامی ئەڵڵای لەسەر بێت. یعنی نوسخەیەکی قورئان هەبێت لە هەموو عەسرێکا جوبرائیل بێ دایبەزێنێتەوانە. ئەی لەسەر زاری هاوڵان تابعین تابعی تابعین دوای ئوممەت بەردەوام نەقڵیان کردو کەواتە لە ڕێی ئەشخاصەکانەوە بە حیفظی ئەڵڵا پارێزراوە بوومان. ئەم پێشەکیە بچووکە باسم کرد بۆ پێشەکێشی تر بۆ ئەوەی کە تێبگەین ئێمە لەو بابەتانەی کە لە زەمەنی ئێمە و لە هەر زەمانێکیشدا هەن کە ئەڵێن زانایان ڕاجاییان تێیدا بووە تاوەکو ئەو فەهم و تێنەگەیشتنەی کە ئێستا خەریکە سەر هەوادا لەناو خەڵکیدا کە ئەڵێت ئێمە قورئان و سوننەمان هەیە، زانایانمان بۆ چیە مەسەلا؟ زانایان دینێشکیان بۆ هێناوی وەکەئەنەما بەبێ ئەوەی ئاگا بێت لە تێگەیشتن و تەدەببر و فکری زانایان و قوڵبوونەوەیان وەکەئەنەما زانایان لە گیرفانی خۆیان دینێشکیان دەرێنا هەڵێ ناو بۆ خەڵکی وتوانەمە دینێشکە بێەوەی بزانێت کە بەڵگەی ئەم زانایەت چییە بۆ مناقەشەی ئەم بابەتاکە بۆ یەکڕانین لە کاتێکدا کە ڕەسوول الله وجودی هەبێ سەڵات و سەلامی ئەڵڵای لەسەر بێت
اختلاف هەبێت ڕوو بدات لە بینی تێگەیشتنی هاوڵان بۆ نەسێ بەنەمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ناو خێزانەکانی پێغەمبەری خوا اختلافی تێگەیشتن و جیاوازی تێگەیشتن هەبێت بۆ ئەمرێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەلا لا يصلين أحدكم العصر إلا في بني قريظة وايا خوان ما لسيرة باس ما كان كز نيوش نكادي لا لبني قريظة نبي هندق واتي جيشتن عصر هر مكان لبني قريظة نبي هندق واتي جيشتن معناه أويا بەبەستی پێغەمبەری خوا پەلەکردن بووە نوێژەکەمانەکەی پێشۆ بگەینە بەنی قورێضا ڕەسوول ئیقراری هەردووشیانی کرد ڕەسوول بە خێزانەکانی فەرمێ بۆ حەج کە ئەچن بۆ حەجە فەرمێ لە دوای ئەمە نووسانە بە حەسیرەوە لە ماڵەوە دانیشتنە هەندێک لە دایکەکانمان لەو باڵێن دایکی ئیمانداران وا تێگەیشتون کە فیعلەن پێغەمبەری خوا نەهی کردو جاریش کە بچن حەجکردنەوەیە هەتا مردن حەجیان نەکردو هەندێک کە وەکو ئەمثالی عائیشە ڕەزا ئەڵڵا لەسەر بێ وا تێگەیشتووە مەبەستی ئەوە نەبوو بەستی یەک حەجتان لەسەرەکە واجبیتر دوای ئەوە ماڵەوە پێویست بە حەج واجب ناکات هەر بۆی هەموو ساڵێک هەوڵی داوە حەج ئەنجام بدات کەس دەتوانێت ئینکاری ئەمە بکە کە کامیان سەوابن و کامیان خەتەئن کە لەگەڵ ئایەتی لەگەڵ فەرموودەی پێغەمبەری ڕۆژ عەلەیهی سەڵات وەسەلام کەواتە زانایان کە هاتوون دراسی ئەحادیث و ئەدیلەیان کردووە لەم مونتەڵەقە و کردویانە ئەنجا ئەو کەسەش کە ئەڵێ کاکە قورئان و سوننەمان بەسە ڕەئی زانایان چییە باشە قورئان و سوننە بە ڕەئی چییە مەسەڵەن چۆن تێبگەین من تێگەیشتوم تۆ بۆمان ڕوو نەکەیتەوە بەڵێ کەواتە من لەسەر ڕەئی تۆ خۆم پێغەمبەری خوا بەدەم پێ بناوە عەلەیهی سەڵات وسەلام جوبرائیل بەنەز ناڵێ تۆ دەی بۆم شیەکەیتەوە کەواتە تۆڵی من بێ پێش لە باتی شافعی من مەسەڵەن لە باتی ئەوزاعی من لە باتی فڵان من لە باتی فڵان من خۆت ئەخەیتەوە ئەو شوێنە ئەگەر شایستەوەبی ئاساییە لەم شایستە ئەوەیت ئەهلی عیلمیت توێنەواریت ئەدیلە ئەزانیت خلافی عولەما ئەزانیت وەکو چۆن عولەما فەرمیانە من عرف الأدلة عذر ئەو کەسەی بەڵگەی زانایان بزانێ عذرێنێتەوە زانێ بۆچی وای کردووە بۆچی ئەو بەڵگەی هێناوەتەوانێ بەس تۆ ئەمە نەزانیت ئاگات لە ئەحادیثی پێغەمبەری خوا نەبی عەلەیهی سەڵات وسەلام بەشێکی زۆریان ئەگەر بێت و کۆمپیوتەرەکە گوگڵەکە مۆبایلەکەی لێ بشاریتەوانێ دەمداشەکەین لە ئاەتەکانیش چکە لە فەرموودەکە بەبێ بتوانین لە سنگیا شتێک وجودی هەبێت وانە بەشێکی زۆری هەر عەرەبی نازانێت هەر عەرەبی نازانێت کە عەرەبی جاری وایە زەممەیەک و فەتحەیەک یەک مەعنا لەسەر و ژێری هەمووی ئەگۆڕێت کەواتە کاتێک ئەڵێن بابەتێک هەیە جێگەی خلافە تاوەکو تێبگەین ئەم خلافە شتێک نییە کە ئیژرفان بێتەوە ئەم دوو مقدمەیە باس کرد تا ئەچمە سەر ئەو بابەتەی کام شوێنەیە باسی بکەن و تیایدا کۆمەڵێک شوبوهات ڕەت بدەمەوانێ و مصیبەتێکی تیا ڕوون بکەمەوانێ ئەڵڵا یارمەتی بدات بابەتێک هەیە قەزەیە کە لەم عەسری لەم نزیکانەی ئێستای ئێمەدا زیاتر لەم شاری ئێمە لله الحەمد بنەویساندووە لەناو خوشکانماندا کە ئێمە ئەزانین بەشێکی فیتنە واتە تاقیکردنەوەی پیاوان و هەرو ئومەتیش بە نیساءە فإن أول فتنة بني إسرائيل كانت في النساء پیغمبر خو علیه الصلاة والسلام فرمي يكن فتنة بنو إسرائيل آفرتان بون نك آفرت فتنة واتبو معناه زمانه نوبن هو معناه بوني آفرت برانبر ببياو وهروا برانبر آفرتش برانبر ببياو واتا أو علاقة بين جنوبياو تاقي كردنه فتنة شيطان بردوام محاولة تداخلي تيابكات پیغمبری خو لە فتنی خۆیدا بۆ ئومەتەکەی باسی ماڵ ئەکات باسی ئافرەت دەکات هەر بۆیە بربەستی داناوە لەبەردەم ئەوەی کە پیاوان و ئافرەتان لە ڕێی ئەم فتنەوە نەکەونەوە حەبائیل و پیلان و ئیشەکانی شەیطان و شەبەکە و تۆڕی شەیطان و تاوەکو تێکەوە هانی داوە پیا و ئاوها بکەن خێزان بێنن هانی داوە ئافرەت چاو داپۆشن چاو بگرن پیا و چاو بگرێت ئافرەت خۆی داپۆشێ پیا و کۆمەڵێک زۆری داناوە کە مقدماتن بۆ ئەوی نەکەونە وردە وردە هەنگاونە و بەرەو فیتنە گەورەکە کە قەزەی خوا نەخواسە ئینحیلال و زینا و کاری نابەجێ الله سبحانه وتعالى لە ضمنی واجبات و ئەوامرە بە ئاراستی ئافرەتاندا چونکە ئافرەتان جزئێکن لە زینە زوجن للناس حب الشهوات من النساء والبنين تا أخير يعني جوان كراوي وانيا زينا شي جواني كردون الله جواني كردون زمان چند بگۆڕێت ئینسان لەو پڕی پێشکەوت نابێت لەگەڵ ئەوەی کە ئەڵێن لەو پڕی ئینحیداری ڕوقی بەشەری داواتە هەڵکشانی بەشەریەتدا
حتى ئەگەر ئەو مرۆڤە بێت کە پێمانی وجودیە بێت کە وتیانە مرۆڤی نیاندەرتاڵیش تەنانەت عیلاقەی هەر هەبووە و ئافرەت هەر جوان بۆ لە چاو لە ئاستی پیاودا و پیاوتی ڕوانی و سەیری کردو بۆ زیینەیە کە خوا دروستی کردو چەندە دنیا ڕقی بکات ئافرەت دەجێ خۆی دەمێنێتەوە لە زیینەیە هیچ شتێک خۆی ناداتەوە لە زیینەی ئافرەت بۆ پیاو وانە یعنی سەیری کە والخيل المسومة والأنعام والحرث حتى روجي قيامة كام سيارة زور شازة بيت الدنيا كام وسائل نقل زور شازة بيت الدنيا أسبو ولاكو يسترو أو بابتان جواني خوان هلا دزنادن هل خلق بيوالها مش تجوانتر أول كلا قمة يا قتاري هي باخيري هي شي هي تماشاك أسبك رد شي كرد ضري أو ناكواتو لا مش تجوانتر شو الزينة كأخوا دايناو لقل في تريا أفرد الزينة تو بتيولت زين للناس حب الشهوات من النساء والبنين حب أم شهوة أبو آفرت رازي دراو توجوان كراو لبرو أم جواني آفرت الله سبحانه وتعالى للري شرعكي الله وخوي واني أم زينة وجواني باراستوها تاني بشي تاني بسلعة تاني بشتومك نبي بكالا تابياو وكو قرقي برسيب العماري لدا شروطي دانو آفرت ببيني سيرك وتوتي نابي آفر بيان إلا بولي أمر نبيت بشاهد نبيت زواج بإعلان بكري زواج بإعلان كريت أشكرا بكري لما زقوت أجاري وهبوا إعلان كراوة تابزان ديك كشتيكي بسيط ديت شون بيغنبري خواتا وفاتي كري فرموشي أي فرمو الصلاة اتقوا الله فيما ملكت إيمانكم أقدر نجد كان تنبي بيان باريس رزيان لي بقول حرمتيان لي بقول كواتا يك حالة يك خرمانة لجواني وحرمته رازي خصته بالآفرته أجر منو توي بياو حزما لبرسيتي أوج بيك آفرت رود بيت واضح كلا شهوة مانوي واضح على شهوة مانوي لا أرزوي تملك وزيادة وسيطرة شو مانوي لا أرزوي بطال كردوي حزة نق رحمة أبو آفرت نك سوز أبو آفرت نك خم أبو آفرت لبرو بيا خم ناخو هذا قربيت وصد آفرت توشي بلاءكات مهم يخوي لي درجات ده الله نهي الله ورو بدات آفرتي باراسو بشتك بيوتي خدا بوشي بيوتي حجاب بيوتي برك بوشيني شرعي كأن برك بوشيني شرعي يعني حجابه مكانتك تشغل لو كعبوديته برستش آفرت أنجام يدابو الله بينزي جابته ولا الله بوروجك كبياو فري آفرت ناكبت وكشون آفرت فري بياو ناكبت كسب ذلك ناكبت يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه نبرا نخوشك نجن نهيج هر كسو نا خيزانو أو كدوان مثلا بيكون وحزين ليكتي وقتين خوشيته أو يعني عمل دوي كشان بدواي عملتها ولا خفتها أو عنده متعلقا بيكواني صوز وعطف وبابلين أمانين هم وهي بس اليكواني نروج كيامة ذاك قريشان أهلي دوزك بإخوانا خواستا أقل بياوك أهلي دوزك بيت الله يا رب العالمين أمجن نبخد دوزك وبس كون رزقارك يود المجرم لو يفتدي من عذاب يومئذ ببنيه وصاحبته وأخيه وفصيلته التي تؤويه ومن في الأرض جميعا ثم ينجي كواتا أفلتك كبارز له عبودية دك أبو خويا كاتك خدا خوش لبرو ناكل بو مردك دايبني بو مردك بو باوشك بو برايك هروك شونك ناكل بس لبر أمان بيبوشي كعبوديته خوا برستية كواتا شرعي الله هاتو حجابي داناو لا بوشي داناو لسرو حجاب واشتيقي بيوتري نقاب باتشا كافرت دس إشي لا بوشيو شاو كاي بس درقات كأما لمجتمعي مدى مجتمعي بيشو من غريب نبوة من بخوم صالي نوتو يك نوتو دوش ومتاهو يربو متى تلبا نوتو يك نوتو دوش ومتاهو يربو تلبا بوم آفرتي بتمني أبا بسر ما بيني هات ما درواني بني قابو هات يعني ده مشاويان بس شاويان ديالنا آفرتاني زولك وملقيا مدى آفرتان من هبو نقابو ناسا يبوها لفترة كاني تيباريدا وردا آفرت بأراسيش كابر برا آفرت قرايا بو حجاب بس نقاب غريب بوا لأن نقاب اللي شو خوي دا موتوني لغربتك يا وردا استا ظاهري نقاب كردني آفرت دسي فيها كردوتوان ظاهره دا وي دەست پێکردنەوەی نقاب ئافرەت نقاب بکات دواتە پەچە بکات بەس چاوی دیار بێت
بۆ تۆ بە ظاهیرێک و دەرکەوتێتەوە یعنی شتێک نییە بڵێ وەڵا نامۆی بە مجتەمع و کۆمەڵگای ئێمە چونکە کۆمەڵگا بەردەوام شتەکان تایدا بەقەدەر مەدای ئیلتیزامی خەڵکەکە بەدینەوە و هەروە بەو واقع و بیئەی کە لەو ڕۆژەدا هەیە تەحەکومەکە بەسەر عەقڵیەتی کۆمەڵگایەوە نییە ئێستا تۆ لە زەمانێکا مەسەڵەن سەردەمی شۆڕش بۆ خەڵکانێک لە شاخ و تەماشاکە ناوی مناڵەکانی سەیرکە شۆڕش و مەسەڵەن شاخ و دار و بەرد و هەمووی ئەو ناوانن وە نییە هەمووی ئەوانن هەڵپە و چی و هەڵۆ و شێر و ئەلەو بابەتانن بۆش قەزەی شۆڕش و بابەتی شۆڕش ئەوە زاڵە بێتەوە بەسەر عەقڵیەتی خەڵک لە زەمانێکە کە ئیلتیزاماتی شەرعی بەرفراوانە زۆر بەرفراوانە سێرەکەی ناوی محەممەد زۆرە بێ ناوی عەبدوڵڵا زۆرە بێ ناوی عەبدوڕەحمان زۆرە بێ ناوی عومەر زۆرە بێ و چکە ئەم نوع عەشتانە تەحەکومە کاتەوە بەسەر کە ئەم مجتەمەعیش بەردەوام لە هەڵسان و کشانەوەیە حتا لە ئاکاری جلوبەرگیشە وە نییە من جارێکە باسم کردو لێرەیە وتمە زەمانێکە بووە پانتۆڵی پیاوەکان پێوتە شارستۆن دەلنگەکەی ئەبووە بەقەدەر جسم پیاوەکە بێ مەسەڵەن دوو کەس تێجیا بووانە لە زەمانیشکا باریک بۆتەوە لە زەمانیشکا وای لاتۆتوانی هەر بڕۆژ سەیری شتە کۆنەکان بکە ئەوانی کە ئێستا لە ڤیدیۆ هەن هەردوو نوعەکە بینی بە چەند جارێک هاتۆتۆ ڕۆژێتەوە کۆمەڵگەشتی بەسەرا ئەڕوات نیقاب شتێکی نامون بۆ بە کۆمەڵگای ئێمە وەکو شتێکی نام و غەریب وا پیشاندراو کە ئیلتیزامێتێک بەرامبەر بە شەرع بەرامبەر بە دینی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئیلتیزامێکی زیادەیە لە ئافەتاندا بەرامبەر بە شەرع حەزەکەم بە سەریعی ئەو بابەتە بێن بابەتیش کەی بابەتە عیلمەکەی وتراوە ئایا نیقاب واجبە یان سونەت ئایا ئافرەت واجبە لەسەری نیقاب بکات یا ئیکتیفا بکات بە حیجاب و هیچی کە ئەم بابەتە شتێک نییە غەریب بێ ئێستا ئەم خیلافە تازە بێت زانایان ڕەحمەتی ئەڵڵایان لێ بێت لە جیلی ئەکرێ بڵێم سەحابەوە بەتەکید لە جیلی سەحابەوە ڕاجیایی هەبوو لەوەی کە ئافرەت دەم و چاو و دەستی دیار بێ یا دیار نەبێت عەورەتە یا عەورەت نییە تەنەو بابە قوڵە ئەگەر بێم ئەدیلەی هەمویان ڕیس بکەم هەموو ئەدیلەکانیان ئەم جوابی ئەو چیە بۆ ئەو دەلیلە جوابی ئەو چیە بۆ ئەو دەلیل کە پێوتە فیقی مقارن زۆرەکەیانە بەزەمێ بە سەریعی شتێکی بەسیتان بۆ باسکەم تاوە بچمەوە سەر بەشی دوو هەمیان ئەنجام ئێمە بە درێژایی تاریخ زانایان دوو ڕابوون لەسەرەوەی کەس قسەی لەسەر ئەوە نەبووە کە نیقاب بەشێک نییە لە دین کەس ئەوەی تۆزە عیلمی هەبوو بێت زانشتی شەرعی هەبوو بێت تێگەیشتی بێت دراسی بەڵگەی کردی بێت دراسی قورئانی کردی بێت نەیوتووە نیقاب ئەوەی کە یعتەد بقولی یعنی قسەکەی لە قسەی یەکێکە کە نەیوەربژیرێ نەیوتووە نیقاب علاقەی بە شەرعەوە نییە لە حەقیقەتدا یعنی پێشتر ئەی قسە لەسەر ئەوە کراوە ئایا نیقاب واجب یا واجب پاچە بۆ ئافرەت واجبە یا واجب نییە لە فوقەهادا هەر لەناو فوقەهای مەذاهیب و چێو شێمانێ بوون بە دوو بەشوانە یەخۆ هەموویان بریتینە لە خوتولکەی ناک لەبەر حەس بە ئیستیدلال بە بەڵگە ڕدانەوەی بەڵگە یەکتری بۆی جوانترینشێک پیشات بدەر کە چۆن بچینەوە سەر هەدی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هەدی مجتەمەعەکەی پێغەمبەری خوا بێتان نەچێ برایانی خۆم ئێمە زیاتر لە 1445 ساڵ لە پێغەمبەرەوە دوورین 1445 ساڵ لە پێغەمبەرەوە دوورین زیاتر وە نییە من 1445 هیجری ئەڵێم وایە پێشتر چیمان هەیە نزیکی 12 ساڵێکی مەکیمان هەیە پێش هیجرەت بیخەسەری ئەوەندە دوورین لە بەعثەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە هاتنی پێغەمبەری خوا وەکو پێغەمبەرەوانێ شتمە پێگەیشتۆ بەردەوام ولەما هاتوون دراسەیان کردو لەسەری ڕۆیشتون هاتون دوو بەش بوون هەندێک گوتویانە بەڵێ واجبە نیقاب سەتر و داپۆشینی ئافرەت بۆ دەم و چاویشی بۆ دەستیشی بەرامبەر بە پیاوی بێگانە گوتویانە واجبە بەڵگەتان چی وتویانە واضح الله سبحانه وتعالى فرميت لسورة أحزاب آيات 59 يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن وذلك أدنى أن يعرفن فلا يؤذين لا سورة أحزاب آيات 59 الله سبحانه وتعالى أمرك ببيغمبر إخوة بقل يا أيها النبي قل لأزواجك بخزانة كانت كانت وهروها همو أفرتان إيمان دارن بوه چيبكن يدنين عليهن من جلابيبهن جلباب چيا جلباب همو ما نزاين كاوي كاكلة سلسل وانيا سري بيدا بوشريت وتوان وايا وتو باش يجيزو توان جلباب
ئەو دەچکەیە کاکرێت ئەو شتێک ئاخرێتە سەر دایە پۆشێ تا خوارە بۆ ئافرەتەکە عەبایە با بڵێن عەبا يدنين عليهن من جلابيبهن يعني داي بزيانا يدنين عليهن أم يدنين عليهن من جلابيبهن بيوتراوشي وتيانا أقر بيتو إنسان أمريكي بيغمبر الله سبحانه وتعالى جيب جيبك يدني داي أوجه البابك بين تخوار شي داب وشي ده مش داب وشي كواتا فرمان كرابوي أفرتن ده مش داب وشي هذا قلت أنا جلباب بريتيا لوي كبدن دا أبوشي همي عباية بابل دكتور أنا وي كسر دا أبوشي وتر لشكل بين نخوارو هذا دكتور أنا عباكة طالما عباكة وتر أجابو خوارو رايكش خلافك شيء معتبر وهروها وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها لسوري نورا آيات السوية الله سبحانه وتعالى فرميت بآفرة إيمان داركان بلا باتشاويان دابوشن يغضضن من أبصارهن شاو بقرن لبرانبر بياوا ويحفظن فروجهن داميني خوتان بارزن وآفرتان انجا ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها هيج بشيك لجوانيان ديار نبيت إلا ما ظهر منها طنها أو نبي كتشيا كخوي دركبت إلا أو نبي كدركبت ابن مسعود رضي الله عنه بدا فرميت أن المراد ظاهر الثياب أو كدر أكويت جلكانتي كلابرياتي خوش صلاة الشيعة ويان ما ظهر منها أو بشيك لدى صلاة خوي دانية بايك ديت شوينة شي دركات إجنا همو جانب دا بوشت بتمساوي شو بدستي شو أي الله فرميت تنها أو نبي كدر أكويت فرميت تنها أو نبي كدر أكويت بمعنى إكشوا فرمي صحابيا شيء عبد الله كريم مسعود تنها أولا بيركشي كغي خوي دري خاد ببايك بهر وسيلة إشكال بهر شيء إشكال بيته هو ويكا شو أنا شيء دركبه كواتا همو جاني آفرد فرميت زينة أبدا بوشي زيناش دست لقل دموشاو لازم يزينة دست دموشاو لمقدمات وبيششي كان الزينة وجواني لآفرد هروها آية حجاب كالله سبحانه وتعالى فرم وإذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء الحجاب ذلكم أطهر لقلوبكم وقلوبهن ده سوري أحزاب آيات من جوسي باسي خزانة كان يبيغمبر إخوة عليه الصلاة والسلام كآيات الحجاب ده بزي ستر كلام بكاملي ديار نبل أفرمي أقا برسيارتان ليان هبو لو آفتانا لبشتي حجابه برسيارتان ليك نقرو برو بو أفرميت أوا باكو بخترة بۆ دڵودەرونی ئەوانیش و ئێوەش ئێوتراوە هیچ ئافرەتێک بەقەدەر ئافرەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تاهیرە نین لە ناخیاندا ئەگەر بۆ ئافرەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جائز نەبێت دیار بن بۆ پیا و بۆ خەڵکیکە ئەولاترە کە دیار نەبێت بۆ ئافرەتێک ئەمەش ئەو سێ الله سبحانه وتعالى فرمى وليضربن بخمورهن على جيوبهن واتە با بە خیمارەکانیان بۆشاییەکان داپۆشن ئایشەی دایشیماندارن ئەفەرمێت کە باسی ئەو ئافرەتانی ئەنسارەکات ئەفەرمێت ڕەحمەتی خوا لە ئافرەتانی ئەنسار کە ئەم ئاەتە دابەزی مهاجرات و ئەنسار بەشێک لە جلەکانیان دادڕی خیماریان پێکرد خۆتراوە معنای خۆ پێشتر لە سەریان داپۆشراوە واسە کاکە ئەی کوێ داپۆشن کەواتە بەو پارچەی هاتوونچیان کردووە دەموچاویشیان دابۆشیوە ابن حجر رحمه الله فرميتي أي يغطين وجوههن دموشاوي في دابوشي بو بارش لقل هاتي أمريكا يكسر مباشرة دموشاوي كواني دابوشي الله سبحانه وتعالى فرميت والقواعد من النساء اللاتي لا يرجون نكاحا فليس عليهن جناح أن يضعن ثيابهن غير متبرجات بزينة وإن يستعفف خير لهن زي الكبران الله سبحانه وتعالى بس سنتش كي أفردك شأن ما أفردنا أولا كبير نطاوب بشان كوتو كمان لا يرجون نكاح يعني لو درسوا تازن شو أكن كسبة معنا تمني بير بوا كل ما وتو بير بوا فرمت آسائي أمانة قر ثياب كان لابن ثياب كان لابن شيب كان بلام غير متبرجات بزينة بلام خوان نرازي النواني باشا خو هم كززاني بمعنى أمر نكره وجه الفرادن
أي أفرمي با زيني خوان جوان نكن كواتو وتراو زينة دموشاوة با دموشاويان دربخن آسائية بەڵام لەگەڵ ئەوەشدا با دەموچاوی خۆیان نەڕازێنەوەوانێ مەسەرن بچێت پیرەکەی گەنج کاتەوانێ بچێت میکیاج بکات چی بکات خۆ ئەگەر بێت و ئەوەش نەکەن ئەو جلەشدا نەبن لە سەریان ئەوە باشترە بۆیان عیفەترە بۆیان ئەمان هەمووی تاسا چی هەمووی دەلیلی قورئانن پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەلیلی سوننە فەرمودەیەکە فەرمێت المرأة عورة فإذا خرجت استشرفها الشيطان إمام الترمذي رحمه الله رواية كات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئافرەت هەموو ژیانی عەورەیە هەموو ژیانی عەورەت کەی هاتە دەرەوە استشرفها الشيطان چی وردە وردە لەگەڵ یستشرف شەیطان کەواتە کە معنای پێغەمبەر خوا استثنای نەکرد فەرمێتی ئافرەت چیەتی هەموو ژیانی عەورەت باش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێت لە فەرمودەیەکدا کە ئیمامی بوخاری وات کە بزان چەند صریح و ڕەدی کەسی شتیا نوع تصوری شتیا دەمەوێنێ ئەفەرمێت لا تنتقب المرأة المحرمة ولا تلبس القفازين بنص يصير حديث بيغمبري خوا لبخاري هاتو شيء جرته ابن عمر فرمي بيغمبري خوا فرميت افرتك لاحرام بيت نقاب بانكات ودسكش دزنكا نقاب بانكات ودسكش دزنكات معناه فهمي جیاواز عکسەکەی بێتە چی لە غێری ئیحرامە با دەموچاوی داپۆشێ و دەستکێشی لەدەستا بێت ئەگەر بێت و دوای قسەیەوانش کە بە سەریعی باز دەکەم کاڵن سونەتە ئەگەر حیجاب سونەتیش بێت خۆ ئەم حەدیثە واضحە لەوەی کە پێغەمبەری خوا سەلام باسی نیقاب دەکات معنای ئەوەیە کە نەهی لێ ئەکات لە کاتی ئیحرامە پێش ئەوە واریدە و طەبیعیە ئەگەر نیشانی وجوبیشی تیانە بێت کە عولەما مەسەڵەن قسەیان لەسەر کاڵن سەرفی وجوبەکە بۆ سونەت شتێکی کە بەس خۆ واضحە کە پێغەمبەری خوا سەلام باسی نیقاب دەکات خەڵکێک دێڵە نیقاب عادەتە عادەتی عەرەبە لە کاتێکا برایانی خۆم خوشکانی من عادەت کە شتێک پێ وتی عادەت لە سێ حاڵ بەدەر نییە کە لەناو خەڵکا هەبێت یان عادەتەکە موافقی شەرع یعنی هاوشانی شەرعە دین ئیقراریەکە دوانیە بێتە دی بەشێک لە دین هەروانیە یان خوار ئەوەیە کە شەرع داوای کردووە دینی الله سبحانه وتعالى ئەو عورفە لەناو خەڵکا بەرزەکاتەوە تا گەێنتە ئاسی شەرع ژنە خۆ عورفێک لێک ناگەڕێت عورفێک لە خوار داواکاری شەرعەوە بێ لەناو خەڵکا بمێنێتەوانی هەروانیە ئەکرێ شتیوە مەسەڵەن شتێک دینە بەس لە عورفی خەڵکا خوار ئەوە هەیە خەڵک خوار ئەوە جێبەجێکات ئەکرێ دوین واز بێنێت لە شەرع لەبەر خاتێم عورفە یەقینەن واز ناهێنێت لە مقابلیشە ئەگەر شتێک لەسەر و عورفەوە بێت لەسەر و شەرعەوە بێ عورف بێت دینی الله سبحانه وتعالى نایهێڵێت تێپەڕێ لەسەر و شەرعەوە دایەبەزێنێتەوە بە بەڵگەی چی وازحترین بەڵگەم پێوتن پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ڕەجمەکات دوانیە حەز دەکەم ورد بنەوەلی ڕەمی جەمەرا دەکات بە عەباسی مامی فەرموو چیم بۆ کۆکەرەوانەیە بەرد بیرتان دێ باسم کردوانیە ئیبن عەباسی مامی پێغەمبەری خوا سەلام چی کۆکاتەوە حەو بەردی بچووک ئەیاتە دەست پێغەمبەری خوا سەلام پێوتە خەزەف و بەردە بچووکانەیەکە وەکو چەوێک واڵێن وردە چەو پێغەمبەری خوا سەلام کە بازێ یادە دەستی پێغەمبەری خوا ئەگرێتە بەدەستیەوە فەرمێ ئابەما ڕەجمی ڕەمی جەمەرات بکەن ئەفەرمێت وإياكم والغلو في الدين فإنما هلك من كان قبلكم الغلو في الدين نەکەن زیادە ڕەوی بکەن لەمە زیاتر وەنیە شتی گەورە چون قەومەکانی پێش ئێوە بە زیادەڕەوی لە دیناتیا چوون کەواتە ئەگەر شتێک لەسەر و مەطلەبی شەرعەوە بێت دینی ئەڵڵا دایەبەزێنێ وەنیە باش ئەگەر نیقاب عورفە ئەسڵ وایە مادام عورفێکە لەسەر و ئەوەی کە شەرع داوای کردووە مەشروع نییە ئەبێ دینی ئەڵڵا چی لێ بکات دایبەزێنێتە خوارە پێغەمبەری خوا فەرمێت لەمە نیقاب نەکەن کەس نەیکات ئەو عورفێکی عەرەبی و شەرعەوەی ناوێت لە خەڵکی داوا نەکردو هەروەکو چۆن لە هەموو غولوویەکە زیادەڕەویەکە لە هەر شتێکە زیادەڕەویەکەی دابەزێنێتەوانێت شەخصێک هاتووە وتوێتی بە پێچم بۆ حەج پێغەمبەری خوا سەلام فەرمووی باسواری چکۆ لە توانای دانێ باسواری وشتێکی بکەن کەسێک وتوێتی با بڵێن نەزری کردووە کە لەبەر هەتاوا بێت و دانەنیشێت و بە ڕۆژوو بێت فەرمی با ڕۆژوەکەی بەردەوام کات و لە هەتاوەکە بچێت دەرەوە بچێتە بەرچێبەرێک باز حەبرام کەواتە ڕوونە شتێک کە لەسەر و مەطلەبی شەرعەوە بێ با خەڵک خۆشی پیادەی بکات شەرع بێنێتە خوارەوانی لەبەر هەنیشی دینی نیقاب عورفی عەرەبە
ئەگەر عرفی عەرەبیشە مادام شەرع موافقەی کردو کەواتە شەرعە، کەواتە حشمەت و دینە. ئەگەر من لەگەڵ ڕەئی سونەتیشا بم دلیلە لەسەرەوەی کە نیقاب بەشێکی مەطلوبی شەرعە بەڵام بە واجب نا بەسەر واجبە. ئەگەر ئەلە بەرەو خەڵکێک دێت کاکە وینەوە عادەتی عەرەبە هیچی یعنی خەڵک نیقابەکانی فڕێبدا، ئەمە پێم وایە زوعفێکە لە ئیستیدلالە. عایشەی دایکی ئیمانداران ڕەزای ئەڵای لەسەر بێت لە حەجە ئەفەرمێت كنا باسخوانك كزانكاني بيغمبري خواه إذا مر بنا الركبان سدلت إحدانا الجلباب على وجهها. فرمي إيما أقل كسك بلا ما نبروش تايلة بياوان چي ما نكرت بجل كان من دموشا من دا بوشي وأقل بروش تايا لا ما نبلا سدموشا عاشي داكي من دار الموافر كواتا من هم بلغيشين بلغي يوانا كافرمون نقاب واجب لا مقابلة أما كم تربى سريعي هندق فرمنا دم وشاو دست تركيد آسائية يعني محرمات نكراوة شو قلت مش واجب بينه وكذا كواتا جناحات كردو تو أنا سنته وتخيري زيادة فضله بس وكو واجب نيجري شيء كا جناح بار ببيت مثلا الله سبحانه وتعالى فرمي ولا يدين زينتهن إلا ما ظهر منها وكا ابن مسعود فرميت ديت ما شاك إلى سنن بيهقيا هاتوا بإسناد خويل ابن عباس وجرته ابن عباس رضي الله عنه فرميت لا يبدين زينتهن إلا ما ظهر منها قال ما في الكف والوجه ما بس في دستو دمشاو يعني دستو دمشاو قينا دركبت قصة شيء دو لكبار الصحابة عشان عبد الله بن مسعود ايش عبد الله بن عباس فهم يعني بنصيحتك وتلا وجوبه وكرديت شيء عباس ابن عباس رضي الله عنه لو وجوبه برد دروانه وهروها لابن عباس وجرته ما ظهر منها فرمي الكحل والخاتم مستيلا لقل أو كشاوي بيرجكن أو زينة قينا بشيكن يجنا زينة كان بس فيها وأمانة يخو مستيلا لسروين وناكل دواني قال مستيلا كاتا دسيوان باش إمامي بيهقي جقل لأصحاب لعطاء كل رباح ولسعيد كل جبيرة هروا فرمي قولي أوزاعي رحمة إخواني بيتك درسي دسو دمشاو ما ظهر منها طبري رحمة الله إلى بلا صالح سيصوب بانزه هجرا وفاتي كردو بس ريعي استدلالك طبري تنبوه هنا طبري فرميت هم قول كان هينيت طبعا لسيصوب بانزه هجرا فاتي كردو خاوني يكم تفسير نسراوية كالبردس معنا ما بيتو بيوت أمي تفاسير وانيا إمامي طبري رحمة الله إلى بك هم قول كان لو آيات دا أفرميت أو قولان راجحة كآسائية دسو دمشاو بو أفرد در بخيتو عوردنية بو أفرمين بدليلي أوي رسول عليه الصلاة والسلام لكاتي إحراما فرميتي آسائية دسو دمشاو يدي بخيت در بخيت إماش زانين ستري عورد بلهمو كاتك دا واجبه شبو بياو شبو أفرد وانيا يعني بياو آية إحرامك هموج لك داءني عورة درخريت وبس عورة بكونية يعني أو بشيء كبيني سرة وركبيتي داك وشيء كواتا فرمي آفرتيش كاتك لإحراما مطالبا بوي كبش عورة داب وشن كأبيان وتراو دموشاو دس آسايا دريخان كواتا نابت عورة كواتا آفرك دسو دموشاو درخص كشف عورينا كردو عورتي در نفسه ما نابتو بتشو كاتا أبيته بفضلك زياد كإنسان لغير إحرام بكات أبيت السنة وأخير شتيش حديثك أو آخرتك كخط عميكي كهات فضل لبشتي بيغمبري خواب عليه الصلاة والسلام كلا شوي رابر دوترا باسم كرت عباس فضل يكون عباس سيد مشاوي كرت جوان بوانية برو جوان بيغمبري خواب مشاوي فضلي برد أولاه دليل سلو جاري بيش مشتكى ود مشاوي جاري بوا مصحوني كزنات واني برد مشاوي جاري باش إيه أواني كألان كاكا مالي إحرام أبوا لما يجي زولا فرمون لدواي ذبحي هدي بوا أم برسيارة كراو دواي ذبحي هديش إحرام أشكي إيه بيغنباي خصوصا فرمون نيوي بوينو تو دا مشاود دا خصفوا دا مشاوي أمي لابرت فرمون نظر مكاني تماشاي مكان واضح بلا كواتنا مجموعي هردو الشانة كسنات وانا بلي هيك شان دليل يعني بينية واضحة
ئەگەر ئافرەتێک نیقابی کرد فەڵێکی گەورەی کردووە لەسەر و ئەوەی کە لەی داوا کراوە لە هەموو حاڵەتێکیشدا نەهی کراوە لە پیا و سەیری دەموچاوی ئافرەت بکات نقابە یا نقاب نییە تۆی وەکو پیا و ئەی لەکراوە قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم چاویان داپۆشن خۆم و تووشیانە دەلیل لەسەر کە دەموچاو دیارە چکە ئەگەر پیا و نەدەموچاو دیار بێ نەدەست دیار بێ نەهیچ دیار بێ غەضی بەسەر لە چی بکات کەیش دیار نیوە نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر دەموچاو دیار بێت تۆی پیا و مطالب کرای بۆی غەضی بەسەر بکەیت لەبەر ئەوە تۆ عەورەتەیان عەورەت نییە تۆ بۆ نییە تەماشاکەیت کەواتە لەمە دەرچوون کە نیقاب ئەگەرێکی کردی بە بڕیاری واجب یان وەکو سنەت کردی فەضڵێکی گەورەیە ناچمە سەرەوەی تەرجیح کامێن چکە هەمووی ئاسایی هەرچیشان بکرێت کامیانە من پێ خۆشە هەندێک عولەما وتیان لە فیتنەیە زەمانی فیتنەیە ئەوسا نیقابی بە واجب ئیستیثنا کردو بە فیتنە بۆ چکە وتیان لە فیتنە ئیتر ئینسان پارێزراو نییە بۆ بە تایبەتی جەڵ لەم زەمانەیە کە زەمانی فیتنەیە فیتن لە هەموو کاتێک زیاترە خراپترە لەبەرەوە واجب ئەبێتەوانێ لەبەر خاتی پاراستنی هەم ئافرەتەکان هەم موجتەماعیش کەواتە ئافرەتێک کە نیقابی کرد پلێشی بەدەستی بڕی بە ئەجر من کەواتە بەڕێزە و تەماشای میشاکە بە حورمەتەوە کاڵێکی کە جێگەی خۆیەتی قسەیتی بکەم هەموو جێبەجێکردنی کارێکی شەرعی کە ئەکرێت ئەم کارە شەرعیە داواکاری لەسەر تۆ هەیە تۆی جەنجێک کە ڕووی ژەهێڵیتەوانێ یان شڕواڵە کوردەکەیتەوە هەدی زاهیر دەرئەخەیت دیوە سونەتەکان سیواشێک هەڵەگری کە واجبیش نییە یان سونەت جێبەجێەکەیت ئەولاترە بۆ تۆ لەوەی کە ئاوات کرد پارێزەری ئەو مەکانەتەش بی کە تۆ سونەکەوتی هەڵگرتووە چکە تۆ لادانی تۆ خراپترە لە لادانی خەڵکیشکە چکە تۆ هەم غەڵەتی چکە خۆ هیچ کەسێک مەعسوومیە ئافرەتێکی نەقاب پیاوێکی ڕێژدار قابلەوەی گوناهەکەن قسەم لەوەیان نییە کە بە گوناهەکەن پێی وایە گوناهەکات کێشەم لەوەدایە کە ئەم پیاوە تەمثیلێکی دین بکات بەم شکڵەوە بەم ڕێشەوە بەم هەیئەتەوانێ کە مخالفەی شەرع و بە دینیش بیناسێنی ئەوە موسیبەتەوە نییە ئەمڕۆ زاهیریش کە سەری هەڵداوە لە ناو ئەم بەڵایی کە پێی پێوتێ سۆشیال میدیا کە ئەویش ئەڵڵا بەرەکەتی ڕشتۆ بەسەر ئافرەتانماندا چ وەکو حیجاب چێ بەشێکی زۆریان بوونەتە نیقاب و وەرز بوونەتەوە چوونەتە سەروترەوە سەیرەکەم کۆمەڵک زەواهیر ئەنێردیە دەیبینم ئەمانە پیانە وترێت نیقابن بەس پیان وترێت فلۆگەر يعني وما ليات وشي الفاظي غربيه بوتو ببري خمانيا كده مباشره ايش يوتيوبر ايش فلوجر ايش نازلم تيك توكر ايش نا مشكله كوش انت خلق بيدر اكويت ابيت يكم ابيت تجاره دوم ابيت مكانات اخذتو سيله ونيا لنا كوملقا خلشك جاي خويتي اگر او تصرفانا بيشتر بيكر دارنا مجتمعي خلق باش هر كردي يعني مجتمعي كردي وزنا مو بين قبلين كلمه مجتمعي مسلمان هل انا مجتمعي كردي بيكر دايا باورك او شخصا نانيش دنا بيا ودانش هل نانيش قران عيب ونقص ابو يعني يستاب كوملك تصرفات ناشرين اعتياد يا شيء برلمان مثلا هر شيء برلمان تتوجي ديت بخوابي بوزير سيرا ورده خەریکەشتە ناشرینەکان ئەبنێتۆ سیمای بەرزکردنەوە وردە بێتە سیمای بەرزکردنەوە بەهۆی چیەوە؟ بۆی سۆشیال میدیاوە کابرا دێت دوو لە ڕووجەنابتان تەسەڕوفاتی ئاژەڵە کاتەوانێ کە من ڕوون نایە هەندێک تەسەڕوف هەندێک ئەلفاظەیە لەبەر حورمەتی شەوەکە و شوێنەکە و مەجلیسەکە من قسەی لەسەر ناکەم دێتەوە ئەکات کەچی دوای تەماشاکەیت بەهۆی ئەوەندەی خەڵک گوێ هەڵ پێی پێکەن خۆشە لایکی بۆ لێن ئەو تیجارەتە پێشە شتێک دوای کە چێتە انتخابات و هەمی سەڵتیاتی ئەو خۆ فڵان کەسە فڵان کەسە ئەیلەوە خۆ بوو بەندان پەرلەماندا پەرلەمانیش تەشریعەکە لە جێی ئەڵڵا سوبحانەهو خەریکی شەرع دانانەوە نییە بۆ خەڵک خۆش دەبێ واکات شێتێکەی کا مەسەلەن چێگەی کات ئەم نەخۆشیە خەریکە تێپەڕە بۆ ناو تاکە موسڵمانەکان یعنی عەجیبم لێ دێ ئافرەت دێت نیقابە هاوسەرەکەی کە پێشتر هاوسەر مێرد يعني چۆن ئەڵێیت قەییمە پارێزەرە حیسنە بۆ ئافرەت حیسنە خۆی ژێنێت هێتە تەنیشتی خۆیەوانێ چی لێکات
باوەشی پیاکات ئەی یعنی حرمەت ماچیەکات یعنی خەڵکێک من باسی ئەوە کە مەڵم واز لێ بێنە بڵێت تۆ مەعروفەوەی تۆ من خۆم باس خۆمەکە مەڵم تا تەلەبەی متەوەسەی کاوە بووم تەلەبەی ئەعدادی هەڵکەوت بووم باوکم مابوو وەڵڵا ڕوو نایەتەوە لەبەر چاوی قژ داهێنم کە پیاو بوو قورئان عیبە قژ داهێنم بۆ چکە باوکم مەکانەتی باوکم و هیچ چی لەبەر چاوی باوکم قژ دابێن سافرەتیشی نیقاب عقولە بیژێنی تۆ برایەک لەفزێکی بەکاری ناحەزەکەم بەکاری بێنەوە وتی ئەڵێ سەلاجە ماجەکە باوەش بە سەلاجەیەکە ئاڵە ناخۆلە تۆ ئەفرەتە گێری باوەشی پیاکە لەبەر چاوی خەڵکیە لەوەش مصیبەترە من ناوبنی داعوە بانگەواز من حرمەتم هەیە خوشکێک بە نیقابەکەیوانێ دینی ئەڵای پەخشەکات بە ئەخلاق و تەسەڕوفاتی هەزارها ئافرەتەکەیەنە بەرەو نیقاب بەڵام مصیبەتە تۆ بە مەعسیەت بتەوێ تاعەت بکەیت بۆ دڵ چییە برام بۆ تۆزانی و گەنجەی کە سیر دەکات چیەن بۆ لە سەدا ئەگەر دوور نییە گەر بڵێم 75 چاوێ دێریانی ئەو بابەتانەی کە سەیری سۆشیال میدیا ئەکەن و بوونەتە مدمین لێی هەر ئەوانە نین کە لە مجتەمع و لە عورفی خەڵکیدا پیان و تێ مراهق کە پێغەمبەری خۆ صلی الله علیه و سەلەم بەفەرمێت کوڕ و کچی خۆتان کوڕ و کچی خۆت خوشک و برا فرقوا بينهم في المضاجع لە چەنە لە 10 ساڵیە جێگەیان لێک حیجاب کردن بابێکەوە نەبن خوشک و بران تۆ دێیت ئافرەتێکی حیجاب و نیقاب بەم هەموو هەیئەت و سیما و دینداری خواناسیەوە هێنیت عەرزی پێکەیت بەشێک تیجارەتی پێوە کابرا مصیبەتەکەی ئەمەیە تیجارەت بە نیقابێکەوە کات ئاخرم بۆیە پێم ناخۆشەوە سا خەڵکێک دەڵێ ها نیقاب چۆنە منەوەم نیقاب سەر و فەضڵە سەر و ئەوەیە کە ئەڵڵا بەواجیبی کردووە گەر هیچ نەبێت یعنی گەر باید دی سونەتەکەش بڵێن سەر و ئەوەیە خۆشکانی خۆم جۆ لە مێردەکەەوە مەگرەکەەوە پێکات تۆ گەورەتری لەوە خەریکە بێتە زاهیرە وڵات چیە لە سۆشیال میدیایە فۆلۆوەرم زۆرە فۆلۆوەرس چییە ئەنج عەجیب سبحان الله ئەبێ هیمەتی ئافرەتێکی موسڵمان ئاوا بێت یا بێ وەکو عایشە بێ ڕەزای ئەڵڵا لەسەر یا بێ وەکو فڵان و فڵانە ئافرەتەکان بێت کە لە مجتەمەعی ئیسلامیدا جێگەی شاناسی و سەرفرازی بوو برا لە مجتەمەعی کوردی ئافرەتەکانمان کە داپەشرا و گەورە بوون جێگەی شانازی بوو کە بە ئیسلام وتر بەکراونەتەوە تربیە کراونەتەوە ظاهیرێکی زۆر نابەجێیە حقیقەتەن ظاهیرێکی نامەشروع و لادانە لە شەرعی ئەڵڵا و کفایەت ناکە بڵێ مادام من نیقابم یا مادام ڕێشم ئیتر غەفەر الله لەکە ما تەقەدەمە من ذەنبیکە وما تەئەخەر هەرچێکەی بیکە تۆ هەرچی گوناحێکت کردووە سراوەتوانێ من قورسترە بووم پێم ئەڵێن مامۆستا نورەدین تاوان لەسەر من قورسترە و لە فڵانە کەس کە پێی ناڵێن مامۆستا نورەدین بێ هەروە بێت زۆر جار چوومە وەڵڵی برا ناچار خۆم لە مباحە جێڕمەوانێک ئازانە مباحیشە ئەڵێم با خەڵکێک لە مباحەکەی منەوە نەژێتە حراموانە خۆ حرام نییە بەخۆ حرامە بنێژ بجووم بەخۆ نەیجووم بەخۆ حرامش نییە ئەڵێم من ئەگەر بنێژ بجوومە و مامۆستا بنێشی جووە خەڵکیش کەشتیکەی پێوەکە دەرێنە گۆڵپی پێکات لە مروءە دەدات تو نیقابێک چۆنە بێ واقعی هاوڕ لەبەرە خوشکانی خۆم بابەتێکی خەتەرە خەریکە وردەوردە لە ئەنجامی بینین و ئولفەت وەرگن لامان طەبیعیە بێتەوە بێتە شتێکی ئاسایی ئەجا ئێستا خەڵکێک دێت خۆیان ڕازێنەوە بە نیقاب و ئەشتە دەرەوە تەحەدای مجتەمەعەکەین بابە تەحەدای مجتەمەع مەکە تەحەدای مجتەمەع ئەوەیە لەناو ماڵەکەدا مناڵەکان پەروەردە بکات چونکە ئەو مجتەمەعە مناڵەکانمان فڕێنێ تۆ وەرە مناڵەکانمان پەروەردە کەروانە بزانت ئەو کاتە حیجابەکە و نیقابەکە گەورەتی کردویت بەزەڵم زانیم بابەتە ئیشارەت پێ بدەم داخیر شەوە لە شەوەکانی قەدرا تاوەکو قەدری پیا و ئافرەت بێتەوە شوێنی خۆی کە ئەم ئومەتە وەکو عەرزم کردم لە شێ ڕابردووەکەی قسەمە شەوی قەدر گەورەیە چونکە شەوی قەدرە هیچی لە معناکانی چونکە قورئانی تیادا بەزیوە کە خاوەنی قەدرە چونکە دابەزیوە بۆ پێغەمبەرێک سەڵات سەلامی ئەڵڵا لەسەر بێ کە خاوەنی قەدرە چونکە بۆ ئومەتێک نێردراوە کە خاوەنی قەدرن ئەم ئومەتە لەناو ئومەتەکاندا ئوخریجەت للناس قەدریشان بە ئیلتزاماتیانەوەیە ئافرەتی موسڵمانی داپۆشتا و حیجاب و نیقاب قەدری ئومەتن پیاوانی ملتەزیم قەدری ئومەتن ئەگەر ئەمانە وردە مەکانەت و سینە و قورسایی خوانەخواستە پێ دەست بدرێت بە مجتەمع هەڵەوەشێتەوە بەنسبەت ڕەنگی جلەوانەی کەسەکانی من هەندێک شت هەیە ئێمە وەکو مەثەڵەن کوێمە لەسەر نەزەوەستین وانە لەسەر دەق دەقێکمان نییە واجبی کرد بێ لا یەک ڕەنگ جل لەبەر بکەیت
واضحة بلاد إلا بها أو رنقة جريدة برابيت بلام عامي نصوص الشرع كي خواني تواني آفرد بتأكيد يعني يتر آفرد خوش كان من والله من كات خوي لشونا كاباس مكرت وتم أي إنه أنا أغلن بيغمبري خوا بآفرد يوتو ناقصات عقل ونيا كما يتداني ويفرموه ناقصات عقل ودين وتم ناقصات عقل تفسيري كي هي كباس كناش موسلي وتم أجر ناقصات عقل بن آفرد تواني بياو نسريك بجب صوراني أبي بياو شي بيت شو حديثك فرميت نم ديوة هيشتر بياوي يعني بابلين هوشي بياوي عقل خاون لب بفرني وكو آفرد واضحة كواتا آفرتي بياوي عقلي حزم خاون حزم وافر محديثك يعني هو يقول كيتر ناكبت حساب وجه ناكات أفرمي هيك من بيني وكو آفرد عقلي بفرني كواتا ناقصاتي عقلي كاملة كان أفرني هروانا كاتو خوبا ما أفرني خوش كي من تو الله سبحانه وتعالى همو بيقهاتكات جمال وجواني ومكانته آفرد بياوت بيافرني الله سبحانه وتعالى شون فرماني كردو تو خود بپارێزی ئەبێ خەمی پیاوەکانیش بێ هەروەکو من چۆن پیاوم ئەمرم پێکراوە خۆم بپارێزم خەمی ئافرەتەکانیشمە ژنە و دینداری نییە خەمی خۆم بێ بڵ ئافرەت باوەچی یەکە بابی کات هەروەکو تۆش وایت کەواتە هەر شتێک سەرنجی ئافپیا و ڕاپکێشێت بەرەو قەزەیەکی تر تۆ نابێ بیکەیت واضحە نابێ سەرنجی خەڵ پیا و ڕاکێشێتەوە بیکەیت چونکە سەرنج ڕاکێشێ بەبێ بڵێ ئادی بزانم دەلیلت چییە دليل واصل دليل يويدو ايش دليل ايش يويد افرميت ولا يضربن بارجلهن ليعرف ما يخفين من زينتهن يعني قاش نين بيكا يتر دنجي شي بيالن باون دنجي باون كيتي قاقاپەکەیەتی ئەفەرمێن نەکەن وا بڕۆن قاشتان وا بجوڵێنن تاوەکو خەڵکی سەرنجی پیا و ڕاکێشن وەڵڵاهی بە جوڵەی پیا ئافرەت جای وایە بە ڕۆشتنی ئافرەت پیا هۆی سەرنجی ڕاکێشتێ هەروایە کەواتە فەرمیتی نەکەنەوە بکەن ئێ بطەریقین ئەولا جلێک ڕەنگا و ڕەنگ سەرنجی پیا و ڕاکێشێت تۆ مەڵێ بزانم خێزانەکانی پێغەمبەری خوا جلی ملەونیان لەبەر کردووە لەبەریان نەکردو جلەکە فعلاً جێی سەرنجە چونکە تۆ ئەگەر پیاک بێتە داخوازی بەجلەکان یەقین دەبێت معجب بێ پێ و معجب نییە بەجلەکانت چونکە ئەگەر معجب بوو بەجلەکانت کە جلەکانی بینی پێتەوە نەماوە ئەنجا کێشە بەرە ڕووگوادا لەبەیتان و ئیزە دەیات کەواتە جلێک لەبەرکە کە محتەشیم بێ و پەڕی احتیشام کەواتە سەرنج ڕانەکێشێت تەسک نەبێ سەرنج ڕانەکێشێت جلی باق و بریق و ڕەنگا و ڕەنگ و ئەمانە وازحە سەرنجی پیاوێک ڕاکێشا تەماشایەکە تا ئەڕوات پیاویش برا معدنشی خەتەرە بۆ ئافرەت خوشکاری خوب تی بگەن لەم قسەیە تۆ من نیت من پیاوم تۆ ئافرەتی حەزی تۆ جیاوازە لە حەزی من غەریزەی تۆ جیاوازە لە غەریزەی من شەیخەکەی خۆم کە شەیخی دەرسی لە بوخاریا پێوتم قسەی شەیخیش خۆی ناوێ فەرموو وەکو وایە لە دووە سێری جیاوازەوەتم من خوا ئەگەدار ئافرەت و پێ شان لە مەریخیشە نازەم لە مشتری لە چێمان ئەوەندە لە تەبعیاندا جیاوازن دوو تەبعی جیاوازمان هەیە حەزی من جیاوازە لە حەزی تۆ دەبڕ حەزی پیا و جیاوازە لە حەزی ئافرەت لە خۆتەوە سیر مەکە لە حەزی ئافرەتەوەش پیاوە الله سبحانه وتعالى لە حەزی پیاوە سیرەکات بۆی ئەمری بە ئافرەت کردو هەروکو چۆن لە حەزی ئافرەتەوە سیرەکات بۆی ئەمری بە پیاو کردو بەشتی کرد کەواتە برا من خوشەکانی من جلی ڕەنگا و ڕەنگ نابێ لەبەری بکەیت بەڵام جارجارە هەر ڕێژۆش نا عایشی دایکی مادارە جاری وا بووە لەچکەیەکی بەسەرەوە بووە هەندێک خەتی سووری تیا بوو تۆ بڵێ هەر ڕەش بێ هەر ڕەش بێ نا ئەڵێن جلێک بێ سەرنج ڕانەکێشێت مثلا وانە تو خۆمان تێگەی پێویست ناکات ئێستا تۆ بێت جلێکی زەردی بریقەدار زەردار بەدەمە زەرقی بریقەدار لەو بازارە لەبەرکە هەموو خەڵک سێر دەکات ئەڵێن ئەو نیقابی فڵانە مثلا بۆ چکە ئەگەرەوەش تو سێ ئافرەتەکە هەمووی تەماشایەکات تەماشاکەیت بیکەی بە سوورێکی چاو خەڵگەمی تەماشا دەکات تۆ تێ خەڵک تەماشا کاتی خەڵک تەماشاو نەکە ئافرەتێک کە چێتە بازار و ئافرەتێکی نیقابی متەزیم
ئەوێ پیا و سەیری کە یا سەیری دەکات ئەگەر تێ پیا و سەیری کە ئاساییە بەخۆت بزانە کە مەعسیەتێک کردو و ئاساییە مەعسیەت دەکەم وانە ئەگەر نەتێ پیا و سەرنجی پیا و ڕاکێشیت ئێبێ نابشتی لە بەرکێکە سەرنجی پیا و ڕاکێشی هەرەکو منی پیاوی ژەروام خۆر بە توان نییە بۆ منی ژوان لەبەرەوە خوشانی خۆم نە وەڵا جریم لەوە لەبەر مەکەن گەیچی ژووتی کاکە خۆ پێغەمبەری خوا نەوی تۆ لەوە لەبەر مەکە ئێ خۆ نەژی تۆ لەبەری کە بەڵام وتێتی شتێک مەکرد کە کارێک مەکەن ئافرەتان سەرنجی خەڵکی ڕاکێشن يعني مثلا بۆ نمونە ئەخیر قسەم ئافم کە کاگەماچ ئەخیر قسەم بۆچی عیدە دانراوە بۆ ئافرەت عیدە دانراوە بۆ ئافرەت وە نییە خۆ تەنها لە دوای تەوابوونی عیدە یعنی چی ڕۆدات طبعا عیدە تۆ بزانە با بڵێن بۆ قەزەی وەطئا بۆ قەزەی ئەوەیە کە ڕەنگە مناڵی ئافرەتی پیاویشکە لە سکیا بێت قسەم لەمایانە نییە وەکو با بڵێن ئەو بابەتی بەس لە پشتی ئەوە کە عیدە تەواو بۆ فەرمێ ئەنجا ئافرەت بۆی هەیە بێتە دەرەوانێ کەواتە ئیتر معڕەزە بۆی پیا و تەماشای کرد بچێتە خواست بێنی کاتە دەرەوانێ خۆیان دەرەکەن وانە لەبەر ئەوە تۆ ینی بەس چوونە دەرەوەت بینینی خەڵکە بە تاکید ئێ تۆ سەرنج شتێکش بکەی سەرنجی خەڵک ڕاکێشیت کەویتە مەعسیەتەوانە هیوام وایە مادام ئەو ڕوقیەتان کردووە الحەمدولیلا خۆتان بپارێزن لەو سەرنج ڕاکێشانە و ڕەزامەندی ئەڵڵا لەسەر و هەموو ڕەزامەندیەکەوەیە و خواردنەوەی ئاوێک بەدەستی پێغەمبەری خوا لەسەر حەوزەکە لە هەزار ئاو و لایک و پلە و نازانم دەرعی یوتیوب و لەمانە گەورەتر چکەمانە هەمووی هیچی نایەت ئاو ئەفرەیتە ئەولاوە بەڵام ڕەسوولە فەرمێت ئادی وەرە با تۆزی ئاو بدەمێ لە کەوتەر و چکە بردوویتەوانە تەمە ناکەم لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا بەڕەحمەت و ڕەحمەت پێ بکات مامان سەلامەت کات ئەو خوشکە بەڕێزانەی کە نیقابیان کردووە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا بەرەکەت کڕژێ بەسەر تەمەنیانە گەورەتری کەن زیاتری کەن لەوەی کە ئەڵڵا داوای لێ کردوون بە سونەن و بەجێبەجێکردنی فەرمایشتەکان و هەروەها ئافرەتانش کە تا ئێستا هیدایەتیان وەرنەگرت و سافرن ئەڵڵا هیدایەتیان بە بخاتیسمی عەظەمی ئەو بەرگە پوجوانەی کە بەرگی تاپۆشین و پاراستنە و پاراستنی ئەو زیوەیە بەبەریاکەن و گەنجەکانمان لاوەکانمان ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لە شەڕی شەیطان و مەکر و کید و پیلانی شەیطان بیان پارێزێ أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وآخر دعوانا الحمد لله رب العالمين السلام عليكم ورحمة الله وبركاته